شەز دۆنم گەرمی جوتیارێک سوتا تەرمی مامۆستاینەکەی بەردەڕەشیش دۆزرایەوە. نابێت داری بەردەرگاکانتان باڵایان بەرز بێت. سڵاوتان لێبێت. کەشەکە گەرمی کردووە و بچووکترین هۆکار دەبێتە هۆی سوتانی دەیان دۆنم دەغڵودان. ئەمڕۆ ئاگرەکە گوندی مۆرجکەی سنووری هەولێری گرتەوە و 6 دۆنم گەرمی جوتیارێکی سوتان و ڕەنجی بەبابرد. ئاگرەکە لەلایەن سێتیمی بەرگری شارستانی کۆنتڕۆڵ کراوە. بە وتەی ئەدیب عەبدولقادر کە خاوەنی زەوێ سوتاوەکەی و بۆ 964 قسەی کردووە. 6 دۆنم گەرمی لێ سوتاوە کە 13 دۆنمی بە بۆریەوە بووە کە بۆ ئاودێری بەکارهێناوە. وەکەوەی ئەو جوتیارە باسی دەکات بڕیار بوو سبەینێت دەڕاستە بێت و دروێنەی بکات، بەڵام ئاگرەکە ڕەنج بە خەساری کردووە. دوانیۆڕۆی ئەمڕۆ تەرمی مامۆستاینەکەی گوندی خاروکی سەر بە قەزای بەردەڕەش لە ناو ئاوی زەی گەورە دۆزرایەوە. 9 ڕۆژە گەڕان بە دوای مامۆستاینەکەی گوندی خاروک بەردەوام بوو لەلایەن خەڵکی گوندەکە و بەرگری شارستانی و تیمەکانی غەواس و خۆبەخشانی ناحەی کەڵک و خەبات و ئاکرێ. دوجار ئەمڕۆ لەلایەن خەڵکی ناحەی کەڵک تەرمەکەی لە نزیک بۆری ئاوی ناحەی کەڵک دۆزرایەوە. عەقید ئیبراهیم فەرێق بەڕێوەبەری بەرگری شارستانی ئاکرێ بە 964 وت. دوجار تەرمی ئەو مامۆستا ئاینیە لەلایەن خەڵکی خۆبەخشەوە دۆزرایەوە لە بۆری ئاوی کەڵک گیری کردبوو. بۆ لەمەولا باداری بەردەرگاکاندان باڵایان زۆر بەرز نەبێت چونکە زیان بە کارەبا دەگەێنێت. بەڕێوەبەراتی کارەبای سلێمانی داوا لەو ماڵانە دەکات کە داریان لە بەردەم خانوەکانیان هەیە تێکەڵی تەلی کارەبا نەبن چونکە زیانیان پێدەگەێنێت. چالاک عەبدولکەریم ئەندازیاری لە لێپرسراوی هۆبەی GIS بەڕێوەبەراتی کارەبای سلێمانی بە 964 ڕاگەیان. لە زستاندا کاتێک دارەکان تەڕ دەبن و بەرتەلەکان دەکەون کارەبا دەگوازنەوە بۆ زەوی بەتایبەت سێتەلەکەی سەرەوە کە هێڵی 11 کەیڤیە و ڤۆڵتێکەی بەرزە و کاتێک درەختی بەردەکەوێت کێشە بۆ فیدەرەکە دروست دەکات. کاتێک بادەی جوڵێنێت شۆر دروست دەکات و تیشی هەم لەسەر شۆستە و هەم لە بەردەم ماڵەکان پێویستە ئەو دارانە نەڕوێندرێن کە زۆر بەرز دەبنەوە. داری سەبەحبەح باشە کە زۆر بەرز نابێتەوە ئەو کێشەیەش دروست ناکات. بەڵێ سەنەشتان ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە هەر لە سلێمانی کە ئیتر ئەوە نەما بە هەوڵی خۆت لە گۆیژە دانیشیت و ئاگر بکەیتەوە و تکە لێدەیت و نێرگەلە بکێشی. لیژنەکانی قایمقامەتی سلێمانی سەردانی گۆیژەیان کردووە وەکو ڕێگریەک بۆ دروستبوونی ئاگر و ئاگرکەوتنەوە بڕیاریاندا بە هەموو شێوەیەک ئاگرکردنەوە بۆ هەر مەبەستێک لە سەر چیای گۆیژە قەدەغە بێت جا ئەوەی کە خەڵوزی نێرگەلەی پێگەشتکەیتەوە یاخود ئاگرکەیتەوە و تکە و گۆشتی لەسەر ببرژێنیت ئەو گەشیارانەی کە ڕوو دەکەنە گۆیژە چونکە چەند ڕۆژێک پێش ئێستا شاقی وێڵێر لە تەنیشت گۆیژە سوتا چەند دۆنم دەغڵودان و یان پوش و پاوانێکی سووتان و ساڵانە ئەو ڕێگریانە بۆ شاخی گۆیژەش دەگرنە بەر بۆی کەمترین زیان هەبێت ئەگەر ئاگریش بکەوێتەوە. ئێستا یەکێ لە ڕێکارەکان لەلایەن لیژناوە بەشەکانی قایم قامێتەوە کە چوونەتە سەر گۆیژە و چەند کەسێکیشان هەڵساندووە کە دانیشتون خەریکی گۆشت برژاندون ئیتر بە هەموو شێوەیەک ئاگرکردنەوە بۆ هەر مەبەستێک قەدەغە دەبێت. من هەواڵەکانم پێشکەشکردن شاد و کامەران.